بەڵێ بەردام دەبین دەچینە لای چەوەری سەرەکی بەرنامەکەمان وەک لە سەرەتادا ئاماژەمان پێدا کا بەجاخەوە لێشاوێکی دیکەی تری زۆری گەنجان دەستی پێکرۆ بە تایبەتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین باز لەو دەکرێت کە لێشاوێکی زۆر ێستا لە گەنجان ڕۆنا دەرەوەی وڵات. ئاشکرایە کە دیارترین هۆکارەکان کۆسەرەوەی کە هەرکەس دەدوێنی دەڵێ بۆ کۆچەکەی دەڵێ لە برویکە باری دارایم خراپە باری ئابووریم خراپە هەلی کارمێ من چی بکەم لە وڵاتدا دەڕۆم بۆ وڵاتێکی دیکە بەڵکو بتوانم ژیانم باشتر بکەم. ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین بزانین ئایا مەترسیەکانی ئەم کۆچکردنە چییە لەسەر کۆمەڵگا بە تایبەتی لە سنووری ئیداری ڕاپەڕین کە بەو ڕێژە زۆرە گەنجان کۆچ دەکەن و باز لەوە دەکەین بزانین بۆچی ڕێژەکە لەم ساڵدا زیاتر بۆ لە 4 ساڵانی ڕابردوو خەڵک بە لێشاو دەڕۆنا دەرەوەی وڵات. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەمە بەتە میوانداری ئەحمەد حەسەن سەرۆکیرەخراوی گەنجانی ڕاپەڕین کە ڕاستەخۆ لە قەڵاتزێوە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک ئەحمەد بەیانیت باش ڕاستەخۆ لەو پرسیارەوە دەست پێیەکەم کاری ڕێکخراوەکان چییە بۆ ڕێگریکردن لەسەر لە ئەم کۆچکردنە زۆرەی گەنجان کات دەچنە دەرەوەی وڵات وەکو ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین بۆ تا ئێستا هیچ هەوڵێکتان نەداوە بۆی بتوانن هیچ بتوانن لە سنووردا ئەم کۆچکردنە بهێڵنەوە هێندە بەو ڕادە زۆرە نەبێت. بانیتان باش بەیانی بینەران باش هیوادارم باش وتەن دروست باش بن. من لێرەوە با دەست پێ بکەم ئێمە زۆر 5 ساڵە بە بەردەوام کا لەسەرەوە دەکەین کە گەنجانی ئەم دەڤەرە کۆچ نەکەن گەنجانی ئەم دەڤەرە لە دەڤەرەکەی خۆیان بمێنەوە بەڵام توانایمەش لەوانەیە سنووردار بێ ناتوانین هەموو ڕێگایەک بگرینە بەر لەبەرەوەی ئێمە ناتوانین هەلیکار بڕەخسێن چون هەلیکار لە ڕێگای پرۆژە و لە ڕێگای کەرتی تایبەتەوە دەکرێت کە بەداخەوە ئەم سنوورە پرۆژەیەکی وای تێدا نابینرێت کە تێدا ئەنجام بدریا کەرتی تایبەت کە بتوانین گەنجان بخینە سەرکار چۆن 2012 گەنجان لە ئەوروپاوە بە پێچەوانەوە کۆچیان دەکرد بەرەو ئەو دەڤەرە و داهاتنەوە لەبەرەوەی لێرە داهاتیان زۆر باشتر بوو لە چاوروپا بەڵام ئێستا هەموو پرۆژەکانی ئەم دەڤەرە وەستاوە لەبێ پارەی لەبێ سویلەی بەڵام لە کاتێکدا لە سنوورەکانی هەولێر و دۆگ سەدان پرۆژە و سەدان کەرتی تایبەت هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕێگەیەوە گەنجانی لێوە مەشغوڵ کردەوە بەڵام گەنجانی ئێرەش بێکار و ئیشن بۆیەش گەنجان ناچارن بە ناچاریەوە و هەندێک جاریش وای لێ هاتۆ لێرە بۆتە چاولێکەری ینی لە هەر ماڵێک تۆ بیدوێنی گەنجێکی دەبێت لە ئەوروپا بێ ئەمە زۆر دیاردەیەکی مەترسیدارە بەتایبەت ئەو وەجبەی کە ئێستا دەڕۆن هەمووی خوار 18 ساڵن لە تەمەنی 16 بۆ 17 کە ئەوەش مەترسێکی گەورەی دەستکردووە لەسەر داهاتووی کۆمەلگا لەسەر بنیادنانەوەی کۆمەلگا لەسەر وەچەخستنەوە لەسەر پرۆسەی زەواز تەنانەت پرۆسەی زەواز لەم دەڤەرە پەکی کەوتووە ڕێژەی تەلاقدان ئەوەندە زیاد بووە تاقولۆقە گەر زەواج ببینین ئەوی تر هەمووی جیابوونەوە یا هەمووی ڕۆژنە لێک کاتا تۆ بڕۆ کاک ئەحمەد ببوورە کەواتە پێ دوایە جگە لە هۆکارە ئابووری و خراپیەکانی باری دارایی و هەلیکار ئەم دیاردەیە بۆ تا چاولێکەری لە نێوان گەنجاندا بڵێ بۆ فڵان کەس ڕۆشتۆ بۆ دەرەوەی وڵات و بۆچی من نەڕۆم یاخود بۆچی فڵان خێزان کوڕێکیان لە ئەوروپایە بۆچی من بە هەمان شێوە نەڕۆم بە دڵنیاییەوە ئێمە ئێستا خێزان دەناسین بۆ نمونە لە ژاراوە لەوانەیە بە $1,000,000 نەڵێن پارە بەڵام پێرەشە و مێر منداڵەکەی خۆیان بەڕێکردووە دەڵێن با داهاتوی کێبێ لە ئەوروپا من پێم نازانم داهاتوی ئەو گەنجانە لە وڵاتانە چییە جگەل لە حەلاقی و کاری مەتعەم و خەسل و مارکێت کە ئەمە هیچ داهاتویەکی نییە من نازانم خێزان داهاتوی گەنج بە چ تێگەیشتووە بەوە تێگەیشتووە کە کارێکە کە داهاتوی نییە کە هیچ مستەقبەلێکی نییە ئەم کارانەی کە من باسم کرد هیچ مستەقبەلێکیان نییە تەنیا ئەوەیە کە وجودی خۆت توانای خۆت تێدا سەرف دەکەی کاتێکیش بە تەمەدا دەڕۆی خۆت کەوتویە سەر ئینزیلاق و فەقەرات و نازانم کۆمەڵێک نەخۆشی کە دوجار لەوانەیە زیانی گەورە بۆ جەستەی ئەم گەنجە دروستکە بەڵام ئەو خێزانانە کە من دوێنش لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیدا داوام کرد دەستیان ماجەکەم لێرەوە دیسان دووبارە دەستیان ماجەکەم تکایە بە ئەم ڕێگایە پێشانی مێر منداڵەکانیان نەدەن لەبەرەوەی ناکرێتەوە ڕێگایکی پڕ مەترسی پڕ لە گروپ و مافیا گەرایەتی کە بەداخەوە ڕێگای لیبیا هەمووی گروپی چەکداری میلیشایە کە ئەم ڕێگایان کردوتەوە وە گەنجان بەڕێ دەکەن 15 چەکدار لەگەڵ ئەو کۆمەڵەیە دەڕوە هەر ئەو مێر منداڵە چەکدارێکی لە ڕاستێ
خۆ دەسەڵاتی نییە ڕوبەڕووی بێتەوە چی بێ دەبێت پێشکەشیکە ئێمە پێش ڕەمەزان مێر منداڵێکی تەمەەن 16 ساڵمان لە تونس گروپە مافیایەکان بازرگانیان بەدەستەوەی کرد گورچی لەو دڵ و چاوەن هێنا دەرێ بە نیوە جەستە بۆمان گەڕاوە من لام سەیرە داک و باوکانی ئەزیز چۆن دەتوانن ئەو جەرگەی خۆیان بەو ڕێگا مەترسیەدا بنێرن کاکە کۆچ شتێکی زۆر ئاساییە بەڵام کۆچ دەکرێت بە ڕێگایەکی یاسایی ئەو وڵاتە ئەوروپیانە سەدان هەلیکار و سەدان دەرفەت ڕادەگەێنن تۆ گەنجەکە زانکۆی تەواو کردۆ با تەقدیمی کە 2000 شانسی دەبێ بۆ هەموو ئەو وڵاتانەی کە ئەم هەلانە ڕادەگەێن نەک بەو ڕێگا مەترسیانەی کە بەداخەوە کۆمەڵە کەسێک بوونە مافیا و بازرگانی بە ڕوعی جوانی ئەم گەنجانەوە دەکەن بە پرسیاریەوەت لێ ینی لە هەرێمی کوردستانە سەر و 5,000 ڕێکخراوی مەدەنی و NGO ئەمانە بوونی هەیە لەگەڵ هەر کەسێکی شانەکە قساکەی ئەڵێ من هیچم پێ ناکرێ من بودجەم نییە من داهاتم نییە و من ناتوانم هیچ بکەم کە یێتە سەر حاڵی حازر و یێتە سەر وەزعەکەش ینی ئەم ڕێکخراوانە بەڕاستی بە تۆزێکە هاو چۆنەڵی گلێەکە بێنی وردی بکەینەوە تۆ لە دەستپێکی قسەکان تا جەنابە باسە لەوە کرد کە پرۆژە لە دوهۆک و لە هەولێر و لەکوێ بوونی هەیە بەڵام لەو سنوورەی ئێوەیان نییە و کە لە کاتێکدا ئەو سنوورە سنوورێکی گەشتیاریە سنوورێکە بۆ هەموو کەرتە کۆمەڵایەتیەکان دەتوانێت سوودی لێ ببینێ باشە ئیشی ڕێکخراوەکان چی ینی ڕێکخراوەکان بۆ یەکدەنگ نابن یەک هەڵوێز نابن کە بتوانن یەخەی حکوومەت بگرن یەخەی بەرپرسان بگرن بیانهێنن لەو شوێنانەیە پرۆژە بکەن خۆ گەنج بۆچی ئەڕوا لەبەرەوەی ئیشی نییە داهاتی نییە پارەی پێ نییە مەجبورە ڕێگای مەرگ هەڵە بژێرێت و خۆی دوورە خاتەوە ئەڵێ با بڕۆم هیچ نەبێت لەوێ شتێک بکەم ئەم ڕێکخراوانە ئیشیان چییە کات ئەحمەد جەنابە وەکو سەرۆکی ڕێکخراوێک سوپاس بۆ پرسیارەکەت بەڵام با من ئەوە بۆ جەنابەت ڕاستکەمەوە 5,000 نییە 6,000 ڕێکخراوە خاترم 6,000 دەزانم خاتر گرتیم بەڵام باوتم بە ئەمە زیادەکەت بۆ چاکەمەوە لەبەرەوەی 6,000 ڕێکخراوی فعلیەیە کە لە فەرمانگای ڕێکخراوە ناحکومیەکانی یارمەتی کوردستان تۆمارن مۆڵەتیانەیە بەڵام ئایا هەموو ئەو ڕێکخراوانە چالاک و ئەکتیڤن من پێ دەڵم نەخێر لەم دەبەرەدا سەدان ڕێکخراوەیە بەڵام چالاک نییە ئێمە بە پشتیوانی جەنابی لە دەڤەری ڕاپەڕین چەند ڕێکخراو هەیە کە کار لەسەر گەنجانەکە ینی ئەمە معلوماتە لا هەیە زانیاری و لا هەیە وەڵی کە ئەوەی کە بزانین و ببینین تەنیا خۆمانین کە ئێستا ئۆفیسێکی تریشمان لە حاجاوە کردوتەوە توانیمانە لە ڕێگای نووسینگەی جەنابی کاقوبادەوە بەشی گەنجان ئۆفیسێکی تریش لێو بکەینەوە ئەم ئۆفیسێ قەڵازش هەر سەر بە نووسینگەی جەنابی کاقوبات بەشی گەنجانە ئێمە ماوەی 5 ساڵە لەو دەبەرە خزمەت دەکەین 3 ساڵیشە بە فەرمی ئۆفیسمان کراوەیە و لەو 3 ساڵەدا خزمەتی زیاتر لە 2000 گەنجمان کردووە کە لە ڕێگای کۆرسە جیاوازەکانی گرافیک دیزاین و خولی پیشەیی و کۆرسی چاکردنەوەی موبایل کە ئێستا چاکردنەوەی موبایلمانەیە بۆ 30 گەنج کە ئێمە بە سوپاسەوە سوپاسی کاقوبات دەکەین کە وەکو گەنجێک هەمیشە پاڵپشتی گەنجان بۆ بەڵام دوجار تەنیا بە ئێمەمانان و بە کاقوبات ناکرێ ئەم پرۆسەیەکی ئالۆزە سەرمایهدارانی ئەم دەڤەرە ماشەڵڵا گریفانەکانیان ئەوەندە تەسکە 1 دیناری لێ نایەتە دەرێ من زۆر جار وتومە ئەو پارانەی کە لە ڕێگای کەسانی نووسینگە و چەندانی وەکو سێماڵ شەوی نازانم کێ پارەکانیان بە حەوادا دەڕوا بیدەن بە پرۆژەیەکی کارگەی دروستکردنی ڕساکلین کارگەی نازانم چی بەڵام بەداخەوە سەرمایهدارەیە 48 دەفتەری لە ڕێگای نووسینگەکانەوە ڕۆیەوە بەبێ ئەوەی سنتێک قازان جێبێ بۆم دەبەرە ئەمەش دەگەڕێتەوە جارێکی تر بۆ لایانی ئیجرایەتی حکومی تۆ ئەو هەموو بازرگانەتەیە ئەو سەرمایهدارتەیە لەم دەبەرە وەرە کاکەن ناچاری کە پرۆژەیە بکە ئێستا لە ئێران 5 دامەزراندن لە کەرتی حکومیە 5 لە کەرتی تایبەتە لە هەر شارێکی ئێران بیگری هەمووی کارگە و هەمووی مەعمەلاتەکە لە ڕێگای سەرمایهدارانی ناوخۆی ئەو شارەوە دروست کراوە و گەنجان دامەزراون هەلیان بۆ ڕەخساوە هەموو دەرچووی زانکۆ لە کەرتی تایبەتە بەڵام لێرە کەسێک ئامادە نییە یەک کارگەی ڕساکلین کە پاشماوەی ئەو پیسانەی کە لەسەر شەقام و لەسەر شوێنەکان دەکەوێت دووبارە ڕساکلین کرێتەوە 40-50 گەنجی تێدا دەمەزرێت 100 ئایلە شتی بۆ بەڵام ئەحمەدەوە گەنجی کە تۆ باسیەکەی ئەڵێ ئەڕوا لەوێ
لە مەطعمێکە لە غەسلێکە لە کوێ نازانم ئیشەکە ئامادەیە هەر ئیشە لە سنوورەکەی خۆیان بکە ئەگەر هەبێ ئەگەر موچەکەی باش بێ بڵێ بۆ نا بەڵام تۆ بە موچەی 150,000 من لە جەناب دەپرسم دەتوانین بەڕێوە بچی من وەکو خۆم نەخێر کەواتە گەنجەکەی منیش لێرە فەقیرە ئەگەر لە شەربەختخانەیەک لە مەطعمێک یان لە شوێنە کارکە لە 150,000 بۆ 200,000 زیاتر نایدێنێت ئەم مەبلەغە بزانێ بووە ینی بۆچی 150,000 ئەمە لەکوێیە لەکوێی حکوومەتی هەرێمە لە چه یاسایەکە ئەمە کراوە لە چه قانونێکە هەیە کە تۆ گەنجێک 6 ساعت 7 ساعتیش کا 150,000 بیتێ ئەی باشە ئێوە بۆ نایەنە سەرخەت ینی لەم کاتانەیە کاک ئەحمەد بۆی چونکە من دەزانم جەنابە لە دڵسۆزی جەناب دەزانمەوە باشە زانم کە چیت کردووە چۆن هەوڵەی بۆیە زیاتر گلێ و لێ یەکەم ینی ئەزانم لە دڵسۆزی و خەمخۆریەکەت لەو سنوورەیە چۆنە ینی کەس نییە بێتە هینی ئەمانەوە بڵێ بۆ 150,000 وڵی بەڕێزم ئەوەی کە پێما کراوە ئێمە ڕاپرسیە کۆنفرانسە دیدارە توێژینەوەیە و ئاراستەکردنی ئەو داواکاریانەیە گلەیانە ئاراستەی پەرلەمانمان کردو ئاراستەی حکومەتمان کردو ئاراستەی من دوێنێ لە کۆنگرە ژامسی داوام لە سەرۆکی حکومەت کرد کە ئەو هەموو پرۆژەی لەم سوورەی ئەو لە جێبەجێ دەکرێت کاکە بەشێکی ناڵێن ئێمە با خزمەتی هەولێر و دۆک نەکرێ ئەوانیش شانی خزمەتکردن و شانی بژانەوەی شارن بەڵام ئێمە لە 2000ەکان جەنابی مامجەلال بە کاک مەسعودی گوت کاک مەسعود وەرە بە هەولێر وەکو سلێمانی لێکەین بەڵام ئێستا ئێمە کە دەڕۆین بۆ هەولێر یا هەولێر دەبینین لە ئاست وڵاتێکی پێشکەوتووە بەڵام ئێمە ئەو سنوورە لاست شوێنێکی دواکەوتوین ئەمەش بۆ نادادی حکومڕانی دەگەڕێتەوە تۆ سەدان پرۆژە لەو سنوورانەدا ئیشکا بەڵام یەک پرۆژە لێردا جێبەجێ دەکرێت ئێمە 10 ساڵە هاوار دەکەین بۆ بەنداوی دەڵگە کە ئەم ساڵ هاوین مەترسی لەسەر قەڵازەیە لەسەر کەمی ئاو بۆ ماڵان بەڵام بەداخەوە تا ئێستا بەنداوی دەڵگەمان جێبەجێ نەکرەوە بەڵام سیر کە بەنداوی گۆمەسپان لە خیلالی یەک دوومان تەواو کرا ئێ باشە ئەگەر پارە نییە بۆ پارە کاک ئەحمەد با دەستخۆشی بکەین لەوەی لە هەر شوێنێکی ئەم هەرێمەیە پرۆژە ئەکرێت و جێبەجێ بۆ خزمەتی هاوڵاتی بێ با بینەوە تۆزە کەسەکەم دوورکەوتینەوە لە بابەتەکەی خۆمان بینەوە سەر گەنجان هیچ ئامارەکان لە بەردەسە ساڵانە چەند گەنج لە دەڤەری ڕاپەڕین کۆچەکەن ئێمە 2022 بۆ 23 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ڕامانگەیان کە لە ماوەی 24 مانگدا 7200 گەنج تەنیا لە دەبەری ڕاپەڕین کۆچی کردووە کامەش ڕێژەیەکی مەترسیدار بوو بە سوپاسەوە ینی هەموو لایەنەکان هاتنە سەرخەت توانرا ئەم ڕێگای تورکیا تا ڕادێک هێواش بکرێتەوە و گەنجان بەم ڕێگادا کۆچ دەکەن بەڵام بەداخەوە ئێستا یەک دوو ڕێگای تر بۆتەوە کە بە لێشا و مێرمنداڵ و گەنج بێوەدا دەڕۆن کە ڕێگەم مەترسیداترە لە ئەو ڕێگای تورکیا کە پێشتر بەکاریان دێنا کە هەرچەند ئەم ڕێگایی کە پێشتریش بار بەکاردات مەترسیدار بووە دەیان چیرۆکی تراژیدی تێدا تۆمار کرا دەیان چیرۆک کە بەڕاستی تا ئێساش ناخەژێنە ئێمەوەتە ماڵدەناسین نەوەکانیان کە دوونەوە بوو لە دەریای جەداخنکان تا ئێساش جەنازەکانیان دەست نەکەوتەوە دەیان بنەماڵی تر هێشتا نازانن ئێسک و پرووسکی ڕۆڵەکانیان لە شوێن نەک جەنازەکانیان بەڵام نازانم حکومەت بۆچی نا بەو دەم داواکارانەی گەنج کە بزانێت گەنج چی دەوێت گەنج کارێکی دەوێت کە بتوانێت خۆی پێبژی دەیەوێت بتوانێت زەواجکە ماڵێک دابنێ بەڵام ئەم بەدەمەوە نەهاتنی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها هەندێک لە ڕێکخراوەکان کە چالاکێکانیان پەکخراوە ئەمە وای نەکردو کە گەنجان زیاتر بەرێ شاو کۆچ بکەن بەهۆی ئەوەی کە بتمانیان بە حکومەت و با بڵێن بە ڕێکخراوەکانی دیکەنەوە ئەمە خۆی لە خۆی هۆکارێک نییە بۆی گەنجان زیاتر کۆچ بکەن بە دڵنیایەوە یەکێکە لە هۆکارەکان بەڵام وەکو لە سەرەتاش لە ئاماژەم پێکرد هۆکاری چاولێکەریشمان زۆرە من ئەو باسی ئەو خێزانم بۆ کردی کە خەڵکی ژاراوان من لەبەر حرمەتی ئەو خێزانە ناویان نایەنم و نانەکەم بەڵام چێ دەڵێ بابێ بەدەدا چونکە خاوەنی $1,000,000 بەڵام هەر پێرە شەوێت دوو مێر منداڵی خۆیان ناردووە کە تەمەنیان 16 بۆ 17 ساڵە ئەمە ئەگەر چاولێکەری نەبێت چیە تۆ خاوەنی $1,000,000 بی بەڵام مێر منداڵەکەت بنێری بۆ دەروی وڵات کاک ئەحمەد ئەو کەسانەی کە کۆچەکان زیاتر کچانن
یاخود کوڕانن ڕەگەزی مێنیان تداوانەی کە کۆچەکەن کوڕە ناوڵە خۆشی بەڕێزم فەقیرە هەموو کوڕن کچان لێرە قوڕیان بەسەری بۆ زەواجیشیان بۆ ناکرێ کەس بۆ کوێ بڕوە باشەکەواتە ئەمە نەبێتە هۆی جیاوازی ڕێژەی جێندەر بە تایبەتی لە خوێندنگاکاندا ئەگەر ئەو ڕێژە زۆرە کۆچ بکەن لە گەنجان ئەمە نەبووتە هۆی جیاوازی ئەوەی با بڵین کوڕان لە شارەکەدا کەمتر بوونەتەوە و هەروە جیاوازی لە نێوان تەمەنەکاندا ڕەنگە ئیتر وای لێ بێدەگەرم هەموو گەنجە بڕات ئەو سنوورە بێت بە سنووری باڵی خەڵوەتگەی پیریتەنها پیرەکان و بە تەمەنەکان لەو دەڤەرەدا بمێنەوە وڵا دەبێتە ئیتاڵای دووەم کە ئیتاڵیاش بەدەست پیریەوە دەناڵێنێ بەدەست سیمایی ماندووبوونەوە دەناڵێنێ بەڵێ بە دڵنیاییەوە تۆ بڕۆ سەیری هەر مەکتەبێک دەکەی کە لە ئامادەیەکانی ئەم سوونە سەیریکەی لە 4 بەشی 3 بەشی کچە بەشێکی ئەگەر تاقولۆقە لە یەک تۆرە لە کەمپسی قەڵازێ باوەڕکە لە کلاسێک لە کۆی سی خوێندکاری زانکۆ فەقیرە پێنجیان کوڕ بوون وڵای داگوت کاک ئەحمەد پێمان ئای بچینە ناو 25 کچی باش کاکە ئەحمەد ئەین ڕێژەکە زۆر تەوازنی لاسەنگە باش کاک ئەحمەد نەبوونی خول و دەورات کە لەوێ بکرێتەوە بۆ گەنجان جەنابەت باس لە بەرنامەی پرۆگرام سازی و باس لە ئایتی و ئەم خولانە کرد ئێوە هیچ بە دوواداچوونێ یاخود هیچ ڕسێرچێکەکەن کە ئەو خولانی کە ئەیکەنەوە تا چەند ئەتوانێت سوود بە گەنجانی ئەو دەفەرە بگەێن ینی ڕەنگە ئێستا بەنمونە خولێکی دەلاکی ئەگەر بکرێتەوە بۆ ئەو سنوورە ڕەنگە گەنجێکی زیاتر بێت بەشداری بکە لەبەرەوەی ئەتوانێت پارێکی ڕۆژانی پێپیان بکە وەک لەوەی خولی بەرنمەیەک بێت کە پرۆگرام سازیەک بێت کە زۆر پێشکەوتوتریشە بەڵام ینی بۆ گەنجەکە نەگونجێت ئێوە ریسێرچەکەن ئێوە بە دوای ئەوەیە ڕۆم بزانن گەنج خولیایی چییە لەو سنوورە گەنج بە تەمای چییە ئایندەی ئێوێ چۆن بێ چۆن ڕێگەیان بۆ خۆشەکەن هەنی ئێوە ڕێکخراوەکانن کە ئەبێ ڕێگا خۆشکرد بن بۆ ئەم گەنجانە بەڕاستی سوپاس بۆ پرسیارەی بەڕێستان وڵای قوربان من لەگەڵ ڕێز و حرمەتم من لەگەڵ خولی دەلاکینیم بەڵام چون خولی دەلاکی بکەینەوە هەموو گەنجەکان فێر دەمن و دەڕۆن نابە قوربان بن بە ئەمە دەستکاری نەکەین کاک ئەحمەد سەرکە سەرکە ئێمە مەبەسم لە چییە تۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین یعنی تۆ کەیت خولێکەکەیتەوە پێشتر بزانی چی گونجاوە بۆ ئەو سنوورە بۆ کارکردن یعنی گەنجەکە کەیت خولێکە بینێ لای ئێوە لای ڕێکخراوەکەی ئێوە کە هیلاکە بێ ئەم ڕێکخراوە ستافدانێ بۆی خولێک بۆ من بکاتەوە چ شتێک ئەکەن کە من دوایی سوودی لێوەربگرم بتوانم دەرامەتێکی پێ بیا بکەم کەسابەتێکی پێ بکەم پرسیارەکەی بەڕێستان زۆر جوانە ئێمە بە سوپاسەوە بۆ بەشی گەنجانی نووسینگەی جەنابی کاقوبات و خودی جەنابی کاقوبات ئێستا ئەمە کۆرسێکمان هەیە بە ناوی چاکردنەوەی موبایل کە دەسمایەکی زۆر باشیە ئەمە شتێکی باشە ئەمە بەڵێ زۆر باشن ئێمە سی گەنجمان تێدا بەشدارە لەو سی گەنجەی 20 گەنجمان بە تەواوی بۆ فێر بێ کەواتە 20 هەلی کارمان ڕخساندووە ڕەحمەت لێبێ ئەم گەنجە بەبێ دامەزراندن بەبێ هیچ شتێک دەتوانێت ڕۆژانە بەلای کەم 40 بۆ 50,000 کەوێ لەبەرەوەی دوچار هەموو کۆمەلگا موبایلی پێ و موبایلەکەشی تێک دەچێ ناچارە بە ناچارێ بچێ سەردانی دوکانەکە بکە و چاکی کاتەوە و بۆ یەکەم جاریشە لەم دەڤەرە کچان بەشداری کۆرسێکی وا بکەن ئێمە هانی کچانیشمان داوە کە بێن خۆ فێرە ئەو پیشێ بکەن بتوانن دوکانێک دانێن ئەو کچانەی کە ناتوانن مەسەڵەن وە دڵنیانی بیبەنە لای کوڕێک بۆ چاکردنەوەی موبایلەکان دەتوان بیبن بۆ لای کچەکان و بۆیان چاپکەنەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە هاتوین بۆ نمونە زمانی ئینگلیزی کە زمانێکی سەرەکیەوە تۆ لە هەر شوێنێک کە تەنان لە کەرتی تایبەتیش ئێستا وای لای تۆ کە زمانی ئینگلیزی نەزانی لەوانەیە قورس بێ وەرگیرانت ئێمە بەردەوامی کۆرسی زمانی ئینگلیزیمانەیە ساڵانە 3 مانگ بە بەردەوامی ئاستی سەرەتا ئاسی ناوەند ئاسی پێشکەوتووانەوە کە ئێستا کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم لێسادا کۆرسی پێشکەوتومانەیە و زیاتر لە 30 بۆ 35 کچ و کوڕ تێدا بەشدارن بۆی کە ئاستی زمانیان بەرزکەینەوە بۆی بتوانن بە ئاسانی کە سیڤیان تەقدیمی هەر شوێنێک کرد وەربگیرن باشە کاک ئەحمەد
لەگەڵ ئەوەی کە بێگومان بە دڵنیاییەوە لایەنەکانی میدیا بڵاوکراوەکان کاریگەریان هەیە لەسەر گەنجان بۆ ئەوەی کە کۆچکەن بۆ وڵاتەکانی دیکە چونکە هەر بە سادەترین شێوە هاوڕێکی تەلەفۆنێکی بۆ کا دەڵێ ژیان لێرە زۆر خۆشە ژیان لێرە بەم جۆرەیە ڕەنگە ئەمە زیاترینیان کاریگەر بێ لەسەر ئەوەی گەنجان بڕیاری ئەوە بدات بڵێ من دەڕۆمەوە دەرەوەی وڵات تا چەند هەوڵی ئەوە چانجاوە لە کۆنفرانسێکدا بێت لە دیدارێکدا بێت بتوانن باز لەوە بکەن بۆ گەنجان ئەم شتانە وانە ئەم وێنانە بەم شێوەیە نییە ڕەنگە ئەمە لێکەوتە خراپەکانیش بێ بە شێوازێکی زۆر ڕوون و ورد ئەمە با بڵین بڵاو بکرێتەوە بۆ گەنجانی پێ ئاشنا بکرێن کە ئەمەش لێکەوتە خراپەکانی ئەو ڕێگەیە هەتا ئەگەر بژگەیتە ئەو وڵاتە ئەمە ژیان لەوێ بەم جۆرەیە هیچ هەوڵی ئەوە تانجاوە کە ئەمانە ڕوونکەنەوە بۆ گەنجان بەدڵنیاوە ئێمە پار لە قەڵازێ دیدارێکمان کرد بە ناوی گەنج و کۆچ کە هاتین لە ڕێگای کاگرنج پشدەری هاوڕێم چالاکوان لە بواری کۆچی گەنجان و مامۆستای ئاینی و کەسی دەروونزان هاتین دیدارێکمان ڕێخست سەدان گەنج و سەدان باوکو دایک بەشداریان کرد لەو دیدارەدا هاتین ئەو لێکەوتە و ئەو زیانە و ئەو کۆچەمان ڕوون کردەوە هاتین شەنوتەنێکی جوانمان کرد بەڵام من لێرەوە لەم کەناڵەوە دیسان داوا لە مامۆسایانی ئاین دەکەم ئەم هەینیە تایبەتکەن بە هۆشیارکردنەوەی باوکو دایکان کە هانی دایک و باوکاندن چیتر ڕێگان نەدەن گەنجەکانیان کۆچ بکەن لەبەرەوەی تۆ ئەگەر بتوانیت دوو دەفتەرونی و بۆ گەنجەکە سەرفکەی بۆ ئەم ڕێگایە وەڵا دەتوانیت بە چەند گەنجێک پرۆژەیەکیان بۆ ڕێخەی و خۆیان ببنە خاوەن پرۆژەکەی خۆیان هەر بە دەگەنجێک دەکرێت تۆ پرۆژەیەکی وەسەد دابنەی کە نزیکەی 20 بۆ 30 دەفتەر دەکا کەواتە ناکرێت تۆ گەنجێک بنێری بۆیە لەوێ لە چاوەڕێی ئیقامەدا بێ هەر بۆ زانیاری بەڕێستان و بۆ زانیاری بینەرانی ئازیز ئێستا وڵاتانی ئەوروپا بڕیارێکیان داوە ئەو کەسانەی کە ئیقامان نییە ئەو کەسانێک کە مافی مانەوەیان نییە دیپۆت دەکرێنەوە زیاتر لە 25,000 گەنج چاوەڕێی دیپۆتکردنەوە دەکەن و ئەو گەنجانەی کە تەنانەت کارتیان دراوەتێ دەبێت بەڕەش ئیشێ بکەن لە هەر شوێنێکی بەریتانیا هۆم ئۆفیس بەسەر ئەو شوێنەدادا نزیکەی 50,000 بۆ 6,000 پاوەند باشەکان دەحمەد ئەو کەسانی کە دیپۆرت دەکرێنەوە و دەنێرێنەوە ئێرە بەڵێ ئەو کەسانی کە چەند ساڵێکی زۆریش لێبوون بەڵام بەبێ وەڵام بوون و دیپۆرت دەکرێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە لێکەوتەی خراپی نەبووە سەبارەت بەوەی کە کللتوری بیانی بهێنرێتەوە ناو هەرێمی کوردستان بەدڵنیایەوە تۆ ئەو گەنجێکە لێرەوە دەڕوا هیچ ئینتیمایەکی نیشتیمانی خێزانی پەروەردەیی نامێنێ لەبەرەوەی تۆ منداڵێکی مێر منداڵێکی 16 ساڵ دەنێری خۆشە ئەو مێر منداڵە لە ڕووی عقلەوە کامل نییە لەبەرەوەی گەنج لە 25 ساڵیەوە کامل دەبێ ئێمە بڕۆ لانە ساکلۆجیەکان بخوێنینەوە لە 25 ساڵی گەنج دەزانێت خۆی چی دەکا و چی ناکە تۆ مێر منداڵێکی 16 ساڵ دەنێری بۆوێ وڵی من پێم وانە ئەو مێر منداڵە جارێکی تر بتوانێت ئینتیمای بۆ خێزان هەبێ ئینتیمای بۆ نیشتیمان هەبێ ئینتیمای بۆ کەسوکار هەبێ کە ئەوەش مەترسێکی زۆ گەورە دووزەکە کە بەداخەوە لەوانەیە لە ئایندەدا کێشەی گەورە و کێشەی کۆمەڵایەتی زۆر بکەوێتەوە لەم دەڤەرەدا دەست خۆش کاک ئەحمەد ئێمەش ئومێدەوارین کە ئەم کۆچکردنی لێشاوی گەنجانە بووە سنرێ ئەوانیشی کە لە ڕێگان ئەوانشی کە بەتەمان بیر لەوە نەکەنەوە کە خاک و وڵاتی خۆیان جێبێڵن سپاس بۆ ئەحمەد حەسەن سەرۆکی ڕێکخراوی گەنجان کە ڕاستەوخۆ لە قەڵات زێوە لەگەڵمانە.